وادەی ناردنی موچەی مانگی شەژ ئاشکرا دەکرێت. هۆشداریش لەسەر چارەنووسی موچەی مانگەکانی دیکە دەدرێت. وردەکاری ڕێکەوتنی نوێی ئەنقەرە لەگەڵ دیمەشق و ویستی ئەردۆغان بۆ لە قاڵبدانی هەسەدا ئاشکرا بوو. ئیخوان موسلیمین بخرێتە لیستی تیرۆری ئەمریکا. پارتی دەڵێ ڕەنگە ئیسلامیەکانی کوردستانیش بگرێتەوە. دوای ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەبارەی میکانیزمی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم چاوەڕێ دەکرێت موچەی مانگی شەشی فەرمانبەرانی هەرێم خەرج بکرێت. ئەویش دوای ئەوەی هەرێم بڕی 120 میلیارد دینار لە داهاتە ناوخۆیەکان ڕەوانەی بەغدا دەکات. هاوکات دکتۆر ڕعد ڕەفعەت سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی تەوتین ڕایگەیاند بەغدا ئەگەر موچە بنێرێت تەنها مانگی شەش دەگرێتەوە. ئەگەر هەیە بۆ مانگەکانی داهاتوش کێشەی موچە بەردەوام بێت. دکتۆر ڕعد وتیشی بۆ چارەسەرکردنی کێشەی موچە پێویستە حکوومەت هەرێم ئابەند بێت بەوەی مانگانە 120 میلیارد دینار بۆ بەغدا بنێرێت کە ئێستا داوا دەکات بۆ 80 میلیارد کەم بکرێتەوە کە بەغدا پێی ڕازی نییە. هاوکات تەڵتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە ڕێی بانکی ڕافیدەینیش بکرێت کە ئەمانە مەرجی سەرەکی بەغدان. دوێنێ بە فەرمی لە تورکیا ڕێکەوتنی دیمەشق و ئەنقەرە بۆ هاوکاری سەربازی و لۆجستی ڕاگەیەندرا. بەپێی ڕێکەوتنەکە سوپای تورکیا بەرپرس دەبێت لە ڕاهێنان و پرچەکردنی سوپای نوێی سووریا و ڕێخستنی کاروبارە لۆجستیەکان. وەزارەتی دەرەوەی تورکیا ڕایگەیاند پێویستە هەسەدەش بە تەواوەتی پابەندی ڕێکەوتنەکەی لەگەڵ دیمەشق بێت و لە ناو سوپای سووریا خۆی هەڵوەشێنێتەوە. بەپێی زانیاریەکان ئەردۆغان نەو هەوڵەی دەیەوێت بە پشتیوانیکردنی سوپای سووریا فشار بخاتە سەر هەسەدە و لاوازی بکات و هەر ڕووبەڕووبوونەوەیەکیش لە نێوان سوپای سووریا و هەسەدا ڕوو بدات. تورکیا بچێتە ناو شەڕەکە بە بیانووی هەبوونی ڕێکەوتن لەگەڵ سووریادا. بەڵام بە گوێرەی لێکدانەوەکان ئەمریکا جوڵەیەکی لەو شێوەیە دژی هەسەدا لە سووریا قبوڵ ناکات. دوای ئەوەی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەوا کار دەکەن بۆ ئەوەی حیزبی ئیخوان موسلیمین و ئەوانەی پشتیوانی دەکەن بخرێنە ناو لیستی تیرۆری ئەمریکاوە. لە هەواڵێکدا میدیای پارتی ڕایگەیاند ئەم هەنگاوە ڕەنگە چارەنووسی حیزبە ئیسلامیە کوردستانیەکانیش بە تایبەت یەکگرتووی ئیسلامی کە نزیکە لە ئیخوان موسلیمین بخاتە ناو لیستی تیرۆر. ئەمەش وەک ئاماژەیەک دەبیندرێت کە ئەو لایەنە هەوڵ دەدات ئیسلامیەکانی کوردستانیش بکەونە ناو لیستی تیرۆر. بەڵام بە گوێرەی بەدواداچوونەکان لەبەر ئەوەی تۆمارکردنی حیزبەکان لە عێراق لەژێر دەستی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقدایە لە هەرێمی کوردستان حیزبی دەسەڵات ناتوانێت ئەو لایەنانە بخاتە ناو لیستی تیرۆریان هەر لیستێک کە قەدەغەی کاری سیاسی ئەوانی لێ بکەوێتەوە.